بانو گەلاوێژ هاوسەر و هاوخەمی شادڕەوان مامۆستا برایم ئەحمەد کە ڕچەی گەلاوێژی لە سیەکانەوە تا ناوڕاستی چلەکان شکاند. کاکە قوبات جێگیری سەرۆک وەزیران، وەزیرە بەڕێزەکان، ئەندامانی پەرلەمان، پارێزگارەکان، میوانانی ئازیز، خوشک و برایان، بە تایبەتی میوانانی ئێران، شارە جوانەکانی بەغداد و بەسرە و خوار و ناوڕاستی عێراق، کوردستان، نوێنەری حیزبە کوردستانیەکان هەر چوار پارچەکەی کوردستان بەخێر بێن بەسەر چاو بۆ 22هەمین فێستیڤاڵی گەلاوێژ. ئەمڕۆ کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک یادەوەری مێژووی ئەگوزەرن کە هەندێکیان مایەی ئاماژە پێکردنە. ئەمڕۆ کۆمەڵێک گەلاندا ئامەزرێ کە کورد مافی پێشێل کرا 1990. هەر ئەمڕۆ 1946 نەتەوەیە گرتوەکاندا ئامەزرێ کە دیسان مافی دیموکراسی کورد پێشێل کرا. هەر ئەمڕۆ یادی مردنی ئاینشتاینە کە ئێستا لە وتارەکەم ئیشارەت بە نوێترین دۆزینەوەی سەرسڕهێنەری گردوونی ئەەکەم کە هەمووی لەسەر بنچینەی زانستی تیوێری ڕێژەیی ئاینشتاین یەک دێتەوە. ئێستا کە ئێمە فستیڤاڵە بەستین وەکو پار و ساڵانی ڕابردوونیە کە داعش هەڕەشەی مەرگی لە هەموو مرۆڤێکە کرد دەگۆی زەوی. ئێستا ئەوان کونە مشکیان لێبۆ بە قەیسەری بستێ خاک نییە لەژێر دەستی ئەوان سەرپشکتایە تاوان ئەنجام بدەن. ئێستا کە ئێمە ئەم فستیڤاڵە بەستین خۆشبەختانە ڕاپەڕینی بەردەوامی هێمن بەبێ ئەوەی هێزی چەکداری تێکڵاو بکرێ لە جەزایر و لە سوودان وەرچەرخانێکی مێژوویان لە باکووری ئەفریقیا دروست کرد و خەریکە هاوشانی تونوسی سەرکەوت و لە ڕاپەڕین خەریکە دیسان بەهاری عەرەبی ئەبوژێننەوە و هاوکێشە سیاسیەکان بە ئاراستەی دیموکراسی و بە تێکشکانی هێزەکانی دژی دیموکراسی چ لە دەسەڵات چ لە ئۆپۆزیسیۆن خەریکە هاوکێشەکان جارێکی تر ئومێدێکی دیموکراسی و ئومێدێکی مەدەنی ئەدەنەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەو دۆزینەوە سەرسوڕهێنەرەی کە لە گەردوون دروست بوو ئەنواعی ناوی لێنراوە لە دەی نیسان دۆزینەوە کە دۆزرایەوە بە کونی دڕندە بە خولگەی سەرسوڕهێنەر بە تێکشکێنەری هەموو ئەفسانەکانی ئاینەکان و مەزهەبەکان و بۆچوونەکانی سەدەها ساڵی ڕابردوو ئەنواع ناوی لێنرێ. تەنها ئەوەندە بەسە بڵێین ئەم دۆزینەوە نوێیە کە 3 ملیار جار لە زەوی گەورەترە و 300 ملیۆن تریلیۆن میل لە زەوی دوورە لە زەوی. ئەم دۆزینەوەیە هەموو ئەفسانە و داستانەکانی ڕابردووی بەدرۆ خستەوە و دەرکەوت کە گەردوون ملیارەها نهێنی تریتیایە کە هێشتا نەدۆزراوەتەوە و هێشتا پێی پێ نەبراوە. خۆشبەختانە ئێستا لە سەردەمی شۆڕشی زانیاریە زۆر خێراتر نهێنەکانە دۆزرێنەوە کە بەهۆی نەدۆزینەوەی نهێنەکانەوە هەژمونی عەقلی دواکەوتن و هەژمونی عەقلی کۆنەپەرستی تا ئێستا زاڵە لە ناو مرۆڤایەتیە. ئامادە بوون. فێستیڤاڵی گەلاوێژ ئەوە 22مین ساڵی تێ ئەپەڕێنێ. ئێمە ئەم ساڵ جگە لە فێستیڤاڵی گەلاوێژ 4مین کۆنگرەی دابڕان و کۆنفرانسی دەرچوون لە تونتوتیژی هەر لە دابڕان لەگەڵ 23 بیرمەندی جیهانی ئەنجاممان داوە. ئەم چالاکیانە لە پەراوێزی دەسەڵات، لە پەراوێزی ژیانی حیزبایەتی و لە پەراوێزی ئەو ڕێکخراوە ڕسمیانەیە کە پەیڕەوی لە سیاسەتی حیزبەکەن کە شتێکی تەندروستیە یا NGO'n یا هەر ناوێکی تری لێم دێت.
وردە دەرکەوت بە حکمی گۆڕانکاریەکان و کاریگەریەکانی کە لەسەر ئاستی تەکنۆلۆژیا، لەسەر ئاستی تەکنیک، لەسەر ئاسی شێرخانی ئابووری و بازاری گلوبالیزاسیۆن و هەموو ئەم کاریگەریانەی کە فرەڕەهەندن، پەلوپۆدارن و خەریکە تەواوی سنوورەکانی نەتەوەیی، دەوڵەتمەداری، چینایەتی، هەموو ئەمانە تێک لێ ئەکەنەوە و سەر لە نوێدایە ڕێژنەوە و تەنانەت خێزان و تاکگەراییش لەسەر ئاستی دنیا خەریکە ئەگۆڕن و ئاراستەی نوێی پیشانەدەن. دەرکەوت کە ئەگەر پێمان وایە تەنها بە دەسەڵات، پێمان وایە تەنها بە حزب، پێمان وایە تەنها بە مەزهب، پێمان وایە تەنها بە هەژمونی دین یا پێم ناوایە تەنها بە هەژمونی ئایدۆلۆژیەت ئەتوانین کۆمەڵ و ژیانی کۆمەڵایەتی و دیاردە و دەرکەوتە تازەکانی ژیان ببین بەڕێوە، پێم وابێ ژیان بەجێمان هێڵێ ئەگەر وا بیر بکەینەوە. ئەو کۆتایی هاتووە. گۆڕانکاریەکان هەمەلایەنەن قوڵن و ئێستا بەشێکی دیاری ئەم گۆڕانکاریانە لە ڕۆژئاوای دنیاە دەرکەوتووە و حکوومەتەکانی دنیا و حتا بزوتنەوە سیاسی و سندیکا و تاک و ڕاگەیانەکان و شۆڕشی پەیوەندیەکان و شۆڕشی زانیاریەکان و هەموو ئەمانە لە سەردەمی تێگەیشتی کلاسیکی بۆ ژیان بۆ سەردەمی هەرە هاوچەرخی ئێستا گواستویانەتەوە. بەڵام ئێمە هێشتا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەداخێکی زۆرەوە تازە حکوومەتە دیکتاتۆرەکانی وەکو عومەر بەشیر و پیر و پەکەوتەکانی وەکو بوتەفلیقە و حزبە کلاسیکیەکان و ئایدۆلۆژیەتە کلاسیکیەکان و سەرکردە کلاسیکیەکان تازە یانەوێت چینگیان بە گیرکراوی لە خەبات و لە سیاست و لە کۆمەڵ و لە تاک و لە حەز و لە ئارەزوو لە گیرفان و تەنانەت لە وجدانی خەڵکیگیر بێت. تازە یانەوە وا بمێننەوە کە ئەمە بێگومان جگە لە کارەساتی چیتری بەدواوە نابێت. تەنها کارەساتی بەدواوە بێ ئەگە بە زووترین کات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقا و لە کوردستانەکانیشا بە زووترین کات ئایدۆلۆژیەت جێگەی عەقلانیەت و بیری دواکەوت و جێگەی زانستی نەگرێتەوە و دیاردە تازەکان، ڕووداوە تازەکان، دەرکەوتە تازەکان توێژینەوەیان لەسەر نەکرێەوە پرۆگرام و بەرنامە و ستراتیج و هەموو ڕێگایەکی تازەی بۆ دانەڕێ بێگومان هیچ حزبێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەقەت جەزائیر قوربانی نەداوە و هیچ حزبێکیش بەقەت جەزائیر لەلایەن وڵاتانی عەرەبی و دنیای پێشکەوت و تەنانەت بە پێشکەوتنی فەرەنساشەوە پشتیوانی نەکرا ئەنجامەکەیمان بینی کە لیان قەومە وڵاتی 1 ملیۆن شەیدی یەک کە سوکاری شەید دیفاعی لێ نەکردن. یەک کە سوکاری شەید ئامادە نەبوو بێت مزارە بکات دیفاعیان لێ بکە. ئەم ژیانە سەراپا گۆڕاوە. ئێمە حزبەکان لەم دەڤەرە لە هەموو بەشەکانی کوردستان، لە عێراق، لە ناوچەکە ئێمە لە ئاستانەی گۆڕانکاری گەورەین. تارمایی جەنگێکی تازە سەرەتاچێمان لەگەڵاکە. گۆڕانکاری بازار لە ناومانایە، کاریگەری هەموو کۆمپانیەکانی دنیا لە ناومانایە، ڕایەڵەی پەیوەندیەکانی دنیا کە ئێستا پێڵەن شۆڕشی ئیتیساڵات، یعنی شۆڕشی پەیوەندیەکان لە گیرفانمانایە، لە ماڵمانایە، لە ناومانایە، لە ژیانمانایە، لە هەستمانایە، تەنانەت لە پەیوەندی خۆشەویستیشمانایە. هاتووە شەپۆلەکانی گۆڕانکاری شۆڕشی تەکنیکی سۆسیال میدیا هاتووە چۆتە ناو یەکە بە یەکەمان، خێزان بە خێزانمان، دەڤەر بە دەڤەرمان، تەنانەت گوند و ناحیەشی نەهێشتووە نەتەنێتەوە. بەڵام ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە منتالیتێتی خۆمان و عەقڵێتی خۆمان بگۆڕین لەگەڵ ئەمە و ئەمەش پێویستی بە ستراتیج، پێویستی بە جورئەتی سیاسی، پێویستی بە جورئەتی حزبی و پێویستی بە لێبوردەیی گەورە هەیە. ئەگەر بیکەین و خۆمان لەو سەردەمانەی کە قارەمان بووین ئێمە کە قارەمان بووین و سەرکەوتوش بین لە سەردەمی قارەمانێتی، ئەگەر ئەو ڕوحی قارەمانێتیە بگوازینەوە بۆ ئەم سەردەمەش بێگومان ئەتوانین لەگەڵ گۆڕانکاریەکانە بسازین. ئەگەر نەخێر قارەمانی دوێنێ و ڕێگری ئەمڕۆ بین لە گۆڕانکاریەکان بە بێگومان چارەنووسکی با چاوەڕمان نەکە. ئامادە بوون ئێمە لە گەلاوێژ و لە دابڕانیش هەمیشە بیرمان لە گۆڕانکاریەکان کردوێتەوە، بیرمان لە هەژمون نەکردوێتەوە، کەم دژایەتیش نەکراوین. بەڵام لەگەڵەوەشە
ڕۆژ بە ڕۆژ دەرکەوتووە کە ئەم ڕێبازەی گرتومانەتە بە ڕێبازێکە ئەگونجێ لەگەڵ گۆڕانکارەکان ناگونجێت لەگەڵ کۆنە پارێزەکان. سەرپشک بووین لە بێنی ئەوەی قسەی کۆنە پارێز قبول بکەین یا گۆڕانکاری پەیڕەو بکەین، بێگومان دەبوو گۆڕانکاری پەیڕەو بکەین و ئەمە ڕچە شکاندنی ئەویست شکاندمان. تا ئێستا کۆسپوتەگەرە و پروپاگاندا هەیە، لەلایەن زۆر لاوە هەیە، بەڵام ئێمە بەردەوامین و بەردەوامیشە بین. تەفسیرێکی نوێ بۆ فەلسەفە ئەمەوێت بیبەستمەوە بەم ڕچە شکاندنەی کە عەرزم کردن. تەفسیرێکی نوێ بۆ فەلسەفە بۆی دەقیقیش بم، تەفسیری نوێی ئەو فەیلسوفانەی لە فەزای چەپگەراییە ئیشەکەن سێ بنچینیانەیە بۆ فەلسەفەی نوێی هاوچەرخ، هەرا هاوچەرخ. یەکێکی ئەوەیە لە ناو ڕووداوە بێ، فەلسەفە لە ناو ڕووداوە بێ. دووەمی ئەوەیە لە بینی دەسەڵات و دژە دەسەڵاتە یا ئۆپۆزیسیۆنە ئەو بۆشایە گەورەی هەیە فەلسەفە دەبێ خطابی هەبێ، قسەی هەبێ لە بینی دەسەڵات و نادەسەڵاتە. سێمی هەیە ڕووداو لە ڕووداوە گەورەکانە هاوکێشە بگۆڕێ فەلسەفە، هەوێنێک بێ بۆ هاوکێشە، یعنی سەرپشکی یعنی بڕیاردان بۆ ڕچە شکاندن. دووەم لە نێوان دەسەڵات و ئەوەی لەگەڵ دەسەڵاتانە بۆشایەکی گەورەی هەیە فەلسەفە ئەتوانێت چۆن یاریتیا بکە، یاری کۆمەڵایەتی، یاری سیاسی، یاری زیهنی، یاری عەقلی، یاری زانستی، هەموو ئەو یاریانە بکە. ئەنجا کە ڕوودا و دێتە پێشەوە چۆن ئەتوانێت کایی خۆی بەکاری بێنێ فەلسەفە. ئەم سێ بنچینەیە لەلایەن ئەلان بۆدرۆ، ژیژیک، هابرماز، هەموو ئەمانەوە ئێستا دەمەقاڵێکی ئەجگار فەلسەفی گەورەی لەسەرە. ئێمە لە کوردستانە ئەمەی کە کردومانە بەبێ ئەوەی ئەمەشمان زانی بێ 22 ساڵ لەمەوبەر، لە حەقیقەتە ڕێک هەر ئەوەیە کە یەکەم اختیارمان هەبوو، یعنی سەرپشکیمان هەبوو. دووەم لە بینی ئەوەی شەتەکدراوی دەسەڵات بین یا سەر لێ شێواوی ئۆپۆزیسیۆن بین، هێڵێکی ناوڕاستمان گرتە بەر لە ناو بۆشایەکەیە کە هەیە. سێمیش هەمیشە لە ناو ڕووداوەکانە قسەمان هەبوو و بۆ چوونمان هەبوو. سەرنجامی کۆی چالێکەکانمان کە بەردەوام بووین، کۆی ئەو چالێکیانەی کە بەردەوام بوون، گەیشتی نەدابڕان، گەیشتی لە فیمینیزمی ڕۆشنگەری و گەیشتنی ئەوەی دژەکردارەکانمان بە تایبەتی ئەوانەی کە بە هیچ شێوەیەک ناتوانن لە دنیا تێ بگەن و ئەوانەی کە ڕەشە کوژن و ئەوانەی کە مرۆڤ کوژن و ئەوانەی کە ژیان کوژن، ئەوانە دژایەتێکی زۆریان کردین، بەڵام ئێمە نەک کۆڵمان نەدا، بەڵکو دەرسیشمان لە هەڵەکانی خۆمان وەرگرت و بەردەوامیش بووین. ئێستاش کە 22مین فیستیڤاڵ ئەنجام دەین، بێگومان من نامەوێت بچمە سەر ئەو قسانی کە کاکە قوبات کردی. کوردستان لە عێراقا، عێراق لە ناوچەکەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لە ناو کێشمەکێشێکی هەم دڵخۆشکەرە هەم ترسناکایە. دڵخۆشکەرە بەوەی کە تیرۆر تێکشکاوە و دەوڵەتە گەورەکانە هاتوون ئەیانەوە یارمەتی ئاسایشی ناوچەکە بدەن، یارمەتی ئابووری ناوچەکە بدەن، یارمەتی بوژانەوەی ناوچەکە بدەن، بەڵام لە پاڵی شایە تارمایی جەنگێکی تر ئەگەر چارەسەری عەقلانی بۆ نەدۆزرێتەوە، تارمایی جەنگێکی تر لە نێوان دوو جەمسەر کە جەمسەری شیعە و جەمسەری سونەیە، بەشێک لە دەوڵەتانی ڕۆژئاوا بە ڕابەرایەتی ئەمریکا لەگەڵ جەمسەرەکەی سونەنایە یا لەگەڵ ئەو جەمسەرن کە لە بەرامبەر شیعایەوە. جەمسەری شیعەش تا ئێستا کۆماری ئیسلامی ئێران و دەوروبەرەکەی هەر هەمویان لە بەرامبەریانە وەستاون بەداخەوە، نەنەتەوە یەکگرتوەکان و نە هیچ لایەک نەیتوانیوە چارەسەر بدۆزێتەوە. تا ئێستا خطاب ئەوەیە یان قسەی ئەم لە یان قسەی ئەو لە. من پێم وابێ لەم کێشە گەورانە خطابی ڕەش و سپی نییە، ڕەنگی جیاواز لە بینێوان ڕەش و سپی زۆرە بدۆزرێتەوە بۆ چارەسەری ئەم کێشانە و جارێکی تر هەر لە ڕۆژهەڵاتە و هەر لە کەنداوە جەنگێکی خوێناوی بەرپا نەکرێ کە سەرنجام نوێترین تەکنۆلۆژیای جەنگ ڕەنگە بەکار بێ و هەمووشی بۆ گیانی مرۆڤ و بۆ شارستانێتی مرۆڤایەتی بەکاردێت. ئەمە مەترسیکی گەورەیە لەسەر عێراق. مەترسی گەورەتر لە عێراق ئەوەیە کە بەڕاستی نەدەستور جێبەجێکرێ و بە پێی خەمڵاندنێک کە بڵاوەکرێتەوە 800 ملیار دۆلار گەندەڵی هەیە لە وڵاتە. 800 ملیار دۆلار تەنها لە نێوان هێڵی گواستنەوەی نەوتی عەقەبە و عێراقا بەسرە، تەنها لە نێوانە 2 ملیار دۆلار دزراوە.
2 ملیار دلار دزراوە گەندەڵی لە کوردستانیشە تا ئێستا بنەبەر ڕێکراوە ئاخر راپۆرتی پشکنین کە دژی گەندەڵیە کە ڕێژەی گەندەڵی پار بە 800 ملیۆن دلار ئەخەملێنن ئەوەندەی توانیویانە فۆکسی بخەنە سەر تیشکی بخەنە سەر 800 ملیۆن دلار گەندەڵکار و دز و جەردەی ئەم وڵاتەیان کە لە نەوتەوە بۆ جەوت تەراتێنی تیاکەن دەستیشان کردووە ئەمە خەتەرێکی ئێجگار گەورەیە بۆ سەقامگیری خەتەرێکی ئێجگار گەورەیە بۆ ڕازیکردنی قوربانیەکان بۆ ئەنفالەکان بۆ ئاوادانی کوردستان کە لە کاتێکدا حتا لەسەر بودجە و کێشەکانی تریش خۆمان نەزانین هێشتا سەقامگیریەک نییە لە وڵاتە لەناو ئەم جەنجاڵیە بەڕاستی هیچ ڕێگایەک لە بەردەم کوردنیە ئیلا یەکگرتن نەبێ و بە زووترین کات چارەسەرکردنی کێشەکان نەبێ و کێشەش بە قۆناغ چارەسەرەکرێ بە گوژم چارەسەر ناکرێ بە قۆناغ چارەسەرکرێ هەموو جارە جەنابی مام جەلالەی وت نان پار و ئۆخرێ نان پار و ئۆخرێ سەختترین هەوراز بە قۆناغ ئەبڕێ 1000 میل لە هەنگاویەکەوە دەست پێەکە هەرچی بڵێن وەکو ئامانجی دوور ڕەوایە بەڵام چۆن بەدیانێنین ئەمە مۆزوعێکی زۆرگرنگە من نامەوێت بچمە ناوردەکاری چکە بۆ چوونی جیاوازمەوە نامەوێت بۆ چوونی جیاوازی خۆم لەم کاتە کە هەلومەرجێکی ناسکتی ئەپەڕێ لە کوردستانەوە تقریبان هەستیار و ئاڵۆستی ئەپرێ لە کوردستانە من نامەوێت هیچ بۆ چوونێکی تایبەتی خۆم دەرببڕم نەکا ببێتە مای مشت و مڕێکی لاوەکی بەڵام ڕێککەوتن چارە نووسمانە ئێستا و نابێ هیچ هۆیەک بۆ هیچ شارێک بۆ هیچ کەسێک پاساو بێ بۆ ئەوەی لەوە زیاتر پێکێنانی حکوومەتی کوردستان و کاراکردنی پەرلەمان و پێکێنانی داوە دەستگاکانی تری کوردستان دوا بخرێ بەڕاستی بە هیچ وەیەک لە 6 مانگ بەولاوە زیاتریش لە 6 مانگ سوڕانەوە لە دەوری ئەم بڕگە و ئەو بڕگە هەڵەیەکی گەورەیە و لە نەتیجەکەی بێگومان خۆتان نەزانن نەئەتوانین لە بەغدا ئیشەکانمان بکەین نەئەتوانین لە کەرکووک ئیشەکانمان بکەین نەئەتوانین لە ناوچە کێشە لەسەرەکانی بکەین نەئەشتوانین مەترسیەکانی تعریبی نوێ لە خانەقین و لە کەرکووک و لە شنگار و لە ناوچەکانی تر بەرپەرز بدەینەوە بەڵکو بەعکسەوە تا دوا بکەوین خزمەتگوزاری دواکەوێ کێشەی موچەمان ئەبێ کێشەی بودجەمانە بێ کێشەی نەوت و غازمانە بێ کێشەی تەراتێنی ئەنواعی ڕەفتاری ئەو تۆ ئەبرێ کە هەمومان لێی نیگەرانین ئێمە خۆشبەختین کە کۆتایی قسەکەم بۆەوەێنم فستیڤالەکەش لە هەلومەرجێک دێتە دی کە ئێمە پاشکەوتی موچە حکوومەتەکە چارەسەری کرد بەڕاستی ئەمە مای دڵخۆشیکی گەورەیە ئەگەر بیرتان بێ ئێمە هەمیشە وتومانە چارەسەری ستراتیکی بۆ کێشە ئابوووریەکان بۆ کێشە سیاسەکان بۆ کێشە دەستوریەکانیش لەم قۆناغە بەغدادا هەمیشەوەمان وتووە ئەوە دەرکەوت هەموو ڕێگاکانی ترمان تاقی کردەوە ئایا و مایە هاتینەوە هەموو ڕێگاکان بۆ بانە ئەڕوا ڕاتەوە ئەوەی لە بەغدا دەبێت چارەسەری کێشەکان بکەین ئەوە چارەسەر کرا ئەم چارەسەری پاشکەوتی موچە و بە پێی راپۆرتی حکوومەت لە 1970 بۆ 90 پرۆژەکانیش کەوتونەتەوە گەڕ لە کوردستان بەڕاستی هەموو ئەو قسانەی بەرپەرشدایەوە کە پێشتر ئەیانوت پێشتر ئەوترا کە ئەم حکوومەتە تازە پاشکەوتی موچە و ئەم بایۆمەتریە ئەبێتەوەی ئەوەی پاشکەوتی موچە هەتایە دێزە بە دەرخۆنە بکرێ زۆر بوون ئەوانەی وایانەوت کەم بووین ئێمەمانە نەمانت وانە ئێستا ئەوانەی وایانەوت هەڵپەیانە زوو بگەنە حکوومەت خۆیان بگەنە حکوومەت دەسەڵات بگرنە دەست وەڵیان پێیانوە بۆم حکوومەتە بێ بڕوخێ ئێستا زۆر دڵسۆزن بۆ پەندی پێشینان کورد بە بادانەوە ماوە زۆر دڵسۆزن بۆ ئەوە سەرکەوتوو بین هەموو لایەکمان لە دامەزراندنی حکوومەت و ئومێدەوارین ئەم چالاکیانە نەکرد بۆ فستیڤاڵی گەلاوێش ئەو چالاکیانەی کە ئێستایی بینین لە زانکۆکان لە پەیمانگاکان لە ناو ڕێکخراوەکانی تر و هەموو ئەو چالاکیانەی کە لە هەموو قاوەخانەکانی کولتوری و نووسەران و ڕۆژنامەکان و ناوەندەکانی ڕۆشنبیری ئۆمانە ئەکرێ بەڕاستی ئەمە مای شانازین دوێنە گەورەترین کۆنفرانس لەلایەن زانکۆی پۆلتەکنیک ئەنجام درا کە هەموو زانکۆکانی عێراق لێرە بوو زانکۆی سلێمانی لەم هەفتەیە چالاکیە بوو زانکۆی سەلاحەدین هەی بوو زانکۆی دووەکەی بوو زانکۆی سۆران هەی بوو زانکۆی ڕاپەڕین هەی بوو زانکۆی گەرمیان هەیەی کۆلیجەکانی خانەقین هەیەە ڕاستی زانکۆکان لەسەر دەستی ئەم وەزارەتی خوێندنی باڵایە ئەمە بۆ 2-3 ساڵە چێ جۆشە خۆن بۆ ئەم هەموو چالاکی زانستیە کە ئەمانە ئێستا پێی نازانرێ بەڵام ڕۆژێک دادێ
ئاراستەکانی بەرەوگۆڕینی هەموو هاوکێشە زانستیەکان ئەڕوا و سەرنجام ئەبێتە مای وەرچەرخانی گەورە. ئەمە جارێکی تر بەخێرهاتنی هەموو میوانە بەڕێزەکانەکەین و مێدەوارین 3 ڕۆژی فیستیڤال هەموو ئەو میوانانە بابەتەکانیان بەو پەڕی ئازاد پێشکەشکەن و سەرنجام لیژنەکانی داوەریش بتوانن هەڵسەنگانەکانیان کە پێشکەشەکەن پیرۆزبایی لە براوەکان بکەین و ئەوانەی ناشی بنەوە بە دڵنیاییەوە بەردەوامە بن لە برشتی خۆیان بۆ ئەدەب و بۆ داهێنانی خۆیان. بەخێر بێن زۆر سپاس لەناو هەموو ئەو مەکتەبی سیاسی حیزبانە. سپاسی کاک عومەر فەتاح هاوڕێی خۆشەویستمەکەم کە تەشریفی هێناوە. هەرویستم لە کۆتایی بیڵم بۆی بزانن کە چەند دابڕانەیە لە بینی قیادەی ئەحزابی سیاسی و ئەم جۆرە چالێکیانە. سپاستانەکەم، زۆر سپاس.